ئەو قایمانە ئەنجومەنی وەزیران لەسەری موافق بووە ئەو زەویانە قەرەبوو بکرێنەوە بدرێنەوە ئەو شەهید و پێشمەرگە دێرینانە نەکو هەلێرە لەو لە شەروە احتیمالە لەولا زیاتر هەمویان دافتەوە بەس ئەلێرە دەرێکا کە ئەوە چەند زار 600 قسوور قەتعیان تەوزیع کرد دایانەوە پێشمەرگەکان و ئەوەی تەوزیع کرا باشە لەو قایمانەیان ڕاگرت چەند قایمەیەکە ڕێیان گرتووە لەسەر ئەو شەهیدانیان ڕاگرت تەوزیعیان نەکرد لەسەر شارەوانی وەڵا ئەوانە بمینەوە عارد نمایە دوای تەوزیعەکەی شتیوانەش نییە عاردیش مەوجود بوو بەس بە هۆی شتێکەوە ڕێیان گرت نازانی چێ ئەو زەویانەی کەوا ماوە بدرێتەوە بە ساحێبەکەی ئەوەی نەژماوە لە حدودی شارەوانی هەولێر پارچە زەویەک بە پارچە زەویەک مای پێ بدرێتە